ئێمە وەکو سندیکای ڕستن و چنین لقی هەڵەبجە ئێمە پێشانگامان ساز کردووە بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکارانەوە و هەر لێرەشەوە پیرۆزبایی خۆمان ئاڕاستەی سەرجەم کرێکارانی جیهانی کورد بە تایبەتی کوردستانیش دەکەین. وڵا ئێمە تقریبا نزیکەی 89 خانم بەشداریان کردووە. پێشەنگاکە ئێمە کاری دەستیە پێکاتوە لە ئکسسوارات و سیرامیک و جوانکاری خانمان و دیزاینی ماڵەوە